3 ساڵ و 5 مانگە هەرێمی کوردستان بێ پەرلەمانە. بەو هۆیشەوە کابینەی حکوومەت ماوە بەسەر چووە. دامەزراوەکان لە ڕووی یاساییەوە پەکیان کەوتووە و لە بۆشایی یاساییدان. لەو بارەیەوە چاودێران دەڵێن بەردەوامی مانای شەرعیەت بوون و باشی و سەرکەوتن نییە. دۆخی هەرێمی کوردستان پێویستی بە دامەزراوەیە، نەک تەنیا بەڕێوەبردنێکی هەڕەمەکی. بەردەوامی مانای باشی نییە، بەردەوامی مانای شەرعی بوون نییە. دەکرێت تۆ بەردەوام بی بەڵام باش نەبی، دەکرێت بەردەوام بی بەڵام شەرعی نەبی. ڕاستە بەردەوام ئێستا و هیوادارین بەردەوام بێ، باش بێ، بەردەوام بێ و شەرعیەتیش بەرز بێنێت لە ڕێی پێکەنانی حکوومەت و کۆبوونەوەی پەرلەمان هەمووانەشەوە. ڕاستە بەردەوامە، بەڵام پرۆسە سیاسیەکە ئەوە ناخوازێ و دۆخۆیەکی ئێستا هەیە بەڕاستی ئەو جۆرە بەردەوامی بوونە ناخوازێ. ئەوە ئێمە پێویستمانە دامەزراندنی سیستەمە، دامەزرانی قاوارێکی بەهێز لە ڕووی سیستەمەوە کە پەرلەمانی هەبێت، پەرلەمان چاودێر بەسەر حکوومەت متمانەی لە پەرلەمانەوە وەرگرت بێت، دەسەڵاتەکان بە جوانی دابەش کرابن، ئەو چێک و باڵانسەی کە هەیە بە ئاسایی بەڕێوە بچێت. ئێمە دەتوانین لەوەوە هیوا هەڵبچنین بۆ شتی زیاتر. دوای بەسەرچوونی ماوەی یاسایی و کەوتنە بۆشایی دامەزراوەکانی هەرێمی کوردستان، چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسان و مامۆستانی زانکۆ و چین و توێژەکان هۆشداری با لایەنە سیاسیە باڵادەستەکان دەدەن کە بەم کارەیان هەرێمی کوردستان بەرەو پوکانەوە دەبن. ئەگەر وەزیرێک لە وەزارەتی ئەی کە بەنیاز بێ پرۆژەی استراتیژی جێبەجێکە لە بەرەوەی نازانێت کە دەمێنێتەوە بۆ کابینەی داهاتوو یاخود بەجێ دێڵێ. بۆیە ئێستا تەرکیزی زیاتر لەسەر پرۆژە کۆنەکانە، لەسەر ئیدارەدانی ئەو شتەکەمانە یاخود ئەو نەبوونی ئەو بودجەیە کە لە بەردەستیتی. ئەمە چ کاریگەریەک دروست دەکات؟ ئەمە کاریگەری لەسەر پێشخستنی ژێرخانی ئابووری دەکات، ئەمە کاریگەری لەسەر هێنانە پێشەوەی پرۆژە وەبەرهێنان لە سێکتەرە جیاوازەکان دروست دەکات، ئەمە کاریگەری لەسەر هەلیکار دروست دەکات. تەنها لە ماوەی 2 ساڵدا 2023-2024 دادگای باڵای فدرالی 5 بڕیاری دژی هەرێم دەرکردووە کە سییانیان پەیوەستە بە دامەزراوە یاسایی و دەستوریەکان، کە یەکێکیان هەڵشانەوەی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و تعدیلکردنی یاسای هەڵبژاردن بوو. بۆیە بەداخەوە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە بری سازانی سیاسی هێزە سیاسیەکان زیاتر و زیاتر لێک دەترازێن لە بری ئەوەی کە بیر لە دەرچەیەکی یاسایی بکەنەوە بۆ ئەوەی چیتر ئەم بارودۆخە درێژە نەچێت. بەهۆی ناکۆکی لەسەر پرسی دابەشکردنی پۆست و پلە و داهات لە نێوانی پارتی و یەکێتی، هەرچەندە ماوەی ساڵێک و 6 مانگە لە هەرێمی کوردستان هەڵبژاردن کراوە، بەڵام تاکو ئێستا نە پەرلەمان سەرپێکەوتووە و نە کابینەی حکوومەتیش پێکهاتووە. حکوومەت و دەستگاکانیشی بێت چاودێری بڕیار دەردەکەن و سەرگەرمی کۆکردنەوە و تەخشان و پەخشانی داهاتن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.